دوای پشکنین و بە دوواداچوون بۆ ژمارەیەک کارگە و شوێنی بەستنی سیستەمی غازی LPG ئۆتۆمبیل لە شاری هەولێر بەهۆی نەبوونی مۆڵەت 12 کارگە و شوێنی بەستنی سیستەمی غازی ئۆتۆمبیل داخران. قایمقامی هەولێریش دەڵێت ئەو مەرج و ڕێنمایانەی دانراوە دەبێت جێبەجێ بکەن، ئەو کات ڕێگە دەدرێت دەو شوێنانە بکرێنەوە. ژنەکەمان هەڵمەتێکی دەست پێ کرد لە ناو شاری هەولێر 12 شوێن هەبوو کە ئەو شوێنانە داخران داوامان لێکردن کەوا سەردانی وەزارەتی ناوخۆ بکەن بۆ دەرهێنانی مۆڵەت. هەر کاتێکی جوانە مۆڵەتیان هێنا بەپێ ئەو مەرج و ڕێنمایانەی کە لە وەزارەتەوە بۆیان دانراوە ئێمە ڕێگایان پێدەدەین بکرێنەوە. هاتوونێتە ناوچەی پیشەسازی باکوور لە پیشەوەران دەپرسین هۆکاری بەخراب ناوهێنان و مەترسی لەسەر جانی شوفێر لا بەستنی سیستەمی غازی بۆ ئۆتۆمبیلەکەی بۆچی دەگەڕێتەوە. ئەوە غازە ئەو سیارە بەخۆی بە بەنزینیش دەکات بەس لێرە دەستکردە دروست دەکەن بە غازیش بکاتن بەس ئەو غازە دوو نەوعی هەیە نەوعەچیان قوفلە نەوعەچیان بێ قوفلە بەس ئەوەی بە قوفلە مەترسی کەمترە بەڵام ئەوەی بێ قوفلە ئەو مەترسی دارە. ئێستا ئەوە چیانیانە؟ ئەوە بێ قوفلەکەیە گوایە بیستومانە کە ئاگری گرتیە و گڕی گرتیە و خەڵک زەرمەند بۆ سیارەکەی سوتایە بەڵام ئەویدی کە لە هەر جێگایەک هەر مشکیلە چیە بێ هەر کێشە چێبی بە خۆی قوفڵ دەکات. جیهان ینی کوالێتی بەرز ئەوی بەستی نەک بچی لە بە شتی هەرزانتر سیارەکەی خۆی بسووتێیان تووشی کێشەی ئەو کێشانە بێ و هەموو دەبینی ئاگر دەگری و دەسووتێ و مەتەلەن شۆفێر بەخۆی ئەزیەت دەخوا و دەبی بە مەزبوطی چا بکرێ غاز بە ئەوەی نییە ئەفشەخانە نیێستا لە مارانش غازەگە بە مەزبوطی بتە نیست مشکلێ نیە هەیە سەرە منەزەمەکەی تەواو نیە دەتەقتەوە. بەشێک لە شۆفێران بۆی گرانی نرخی بنزین و هەرزانی نرخی غاز ئۆتۆمبیلەکانیان دەکەن با سیستەمی غازی و کاری پێ دەکەن بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی بەشێک لەو شۆفێرانەیە نەبوونی متمانەیە بە کوالێتی ئەو سیستەمە غازیە بۆیە بە پێویستی دەزانم بۆ سەلامەتی گیانی هاوڵاتیان حکوومەت بەردەوام بە دوواداچوون بۆ شوێنانە بکات بۆ دڵنیابوونەوە لە باشی و کوالێتەکەی. هەڵگورد ئەحمەد کورساد نیوز هەولێر.